پێیا بووە هەنوز لێرا هیچ نەقۆمیا هیچ ئیتفاقی نەقۆمیاوە ئەو لە خەیاڵاتی خۆیان هەموو شتێک تەواو بووە نانێن پێی کوڕی گا کوڕی شاکێ پێش جاویدی ناوە ڕەزای ناوە تامی ناوە چی ناوە ئەوە ها لە دەرەوە خەریکە نوسخە پێچێ بۆ ئێرانە هەنوز هیچ نەوگە هەنوز هیچێک ڕووی نەدایە لەشکەرکەشی کرد بۆ کورد و کوردستان ڕێگەکەی گۆڕبەگۆڕەکەی باوکی گرتێ سەبەر نازانێ کوردستان وێشەی شێرانە کوردستان ئەگەر باوکی ئەو قازیەکی تیا لە سێدارەدا بە ملیۆن قازی تیا دروست بووگە ئەوە خەوێکی خامە ڕۆڵە تۆ ئەیبینی تۆ بڕۆ دەمولوتەکە و تۆزێ خاستکە ئەنجا بێ لەشکەرکەشی بکە بۆ ئێمە مەشهورە لە ناوی فارسایەژە شتۆر دەرخاو بینەت پەنبێدانە گەهی لۆپلۆپ خۆرەت گەه دانەدانە ئەوەنە شێرە پیا و شێرە ژنی هاتیە ئێمە هەر ترسمان بە خەیاڵیشمانە نایە وەسە گیزەی خەرەنگەز بەلامانەوە قسەکەن بەخوا ئەوەنە پیاوی بە شەرەفی هاتیە بەڵام پیاوەتی بکە ئەگەر هات و لەشکەرێک و دروست کرد و لەشکەرکەشی کرد تامۆرلی مەکە فەرماندەی لەشکەرەکە ئەو پیاوە لوتفە بکە لە حەقمانە تۆ یەکە ناتوانی تەنیا ژنێ بکەیتە خاوەن چۆن گەرەک تاشتا ملیۆن بکەیتە خاوەنەوە ملیۆن بکەیتە خاوەن خەجاڵەتی بچێتە داپڕزێ ئاغایی ماڵەکەی خۆیشی ناتوانی بکەی ئەم لەولا وێڵکە هەرەونەتە بۆ ئێژم کوردستان بێشەی شێرانە ئەوەنە شێری هاتیە بیەک نییە بە فوی تۆ نەک بە فوی تۆ بلەرزێ با پیرە گۆڕبەگۆڕەکەت و ئاتاتورکی گۆڕبەگۆڕ و ئوردوغان و ئەسەد و سەدام حسەین و ئەمانە هاتن ئێمە بسڕنەوە خۆیان سڕیانەوە خۆیان پاک بوونەوە کورد و کوردستان هەر ماو هەر ئاوانتر بوو ئاوغانتر ئەوێ ئێوە ناتواننە و خەوگە لە بێن بۆ ئێمە بڕن بیرێکی خۆتان بکەن ئینشاءڵڵا خوای گەورە ڕەحمی دنیا و ئاخرەت بە هەموو لایەکمان بکات